درۆکردن بە دەمی خواوە برا بە ڕێزەکانم یەکێکە لە گەورەترین تاوانەکە. خوا وای وت زۆربەی ئەوانەی ئەیان بین لە ڕاگەیاندنەکان قسە ئەکەن عەرەب و کورد، زۆربەیان تەماشاکە وا درۆ بە دەمی خواواکەن، زۆربەیان عەرەبی نازانن، هەر نەک قورئان هەر عەرەبیش نازانن. جا ئەبێ ئینسانی مسلمان زۆر ئاگادار بێ، زۆر ئاگادار بێ، و لەوەش خەتەرتر فتوادانە بە دەمی خوا و پێغەمبەری خواوە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە سوورەتی عەراف ئاەتی 33 فەرمێ قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن. خوای تعالی هەموو فاحشەی حرام کردووە، ئەوەی بە ئاشکرا بکرێ و ئەوەیش لە ژێرا و ژێرۆ بکرێ، والبغي و هەروەها ظلم وستم خوای تعالی حرامی کردو بغیر الحق، ستەمکردن بە غير حق خوای تعالی حرامی کردو، وأن تشركوا بالله و هەروەها شەریک قەراردان بۆ خوای پەروەردگار ما لم ينزل به سلطانە کە هیچی لەسەردا نەبەزاند بێ خوای پەروەردگار، وأن تقولوا ئەم بڕگەیە مەبەستمانە، وأن قسەی لەگەڵ چی گوناحێلێکە خوای تعالی باسێکە، لەگەڵ داوێن پیسیە، لەگەڵ زوڵمە، لەگەڵ شیرکە، دوای ئەوە یەکسەر ئەفەرمێ وأن تقولوا على الله ما لا تعلمون. يعني قسەیەک کەن بە دەمی خواوە کە شارەزاییتان لێی نییە. براینە سەیرکەن خەڵک ئەمڕۆ چیەکا بە دەمی خواوە، چەند درۆ ئەکا بە دەمی خواوە شارەزاییشی تیانە. من وان پیاتە تااقەتی فەیسبوک و ئەنتەرنێتۆمانم نەماوە، ئەمەندە درۆ ئەبیسم، ئەمەندە درۆ ئەبیسم گوێم خەریکە کەڕ ئەبێ، کەسیش دەنگ ناکە، کەسیش ناتوانێت دیفاع بکە. درۆکردن بە دەمی خواوە، فتوادان بە دەمی خواوە زۆر خەتەرە. بە صەریحتر خوای تعالی ئەفەرمێ لە سوورەتی نەحل ئاەتی 116 ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام. خوای تعالی فەرمێ کورە ئاگاتان لە زمانی خۆتان بێ، درۆ مەکەن، مەڵێن لە خۆتان ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە بە دەمی خواوە، تفتروا لتفتروا على الله الكذب، يعني درۆ بە دەمی خواوە ئەکەن، بە ناوی خواوە درۆ ئەکەن. إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. بەڕاستی ئەوانەی درۆ بە دەمی خواوە ئەکەن سەرفراز نابن. و ئەمڕۆژ خۆتانە بینن درۆکان زۆر نازام چیتان بە باس کەم، نازام لە کوێوە باسی کەم، يعني ئەوەندە زۆرن لەوە نییە، حتى تەنانەت ئەهلی مزگەوت، حتى تەنانەت يعني لەناو ئەهلی مزگەوتە، يعني حرام و حەڵاڵ و ئیتر و کەیفی خۆیان قسە ئەکەن، ئاگایان لە زمانی خۆیان نییە، ئاگایان لە دەمی خۆیان نییە، وریان نین. مع العلم قسەکردن لە ئەبوابەکانی شەریعەت، لە عەقیدە و بیرۆباوەڕ بێ، لە فقه و شەریعەت بێ، لە ئەخلاق و ڕەوشت بێ، لە معاملات بێ، لە هەموو ئەمانە قسەکردن بە دەمی خواوە یەک قسەیەکی بچووک گەورەترین تاوانە ئەگەر کافر تیش نەکا. ئیمامی عومەر ڕۆژێکیان حکمێکی دا لەبارەی مەوزوعێک و کاتێ ئەمیری ئیمانداران بوو، ئەلەو کاتە کابرایەک نووسی، ئەی نووسی یعنی فتواکانیان وەکو قانون چۆن هینی ڕئیسی دەوڵەت ئەنووسرێ، وتی هذا ما أرى الله أمير المؤمنين عمر، أما خوا يعني پیشانی عمری کوڕی خەتابی دا، يعني خوا پێی پیشان دا کە ئەمە بڵێ. فەرمووی لا تقل هكذا، وتی وا مەڵێ بنووسە هذا یا بڵێ هذا ما رأى أمير المؤمنين عمر بن الخطاب، بەناوی خوا قسە مەکەم، بڵێ عمەر وای بینی، مەڵێ خوا وای بە عمەر پیشان دا، بڵێ عمەر وای بینی، من ئەمە ڕەئی خۆمە، هی خوا نییە، تۆ بەناوی خوا هینم پێ مەکە. ئیمامی مالک ئەفەرمێ لە سەردەمی ئێمە و پێشینانی ئێمە کەس حتا عولەما گەورەکان نەیانەوێرە بە شتێک حرامیش بۆ هەیە بیان وتە ئەمە حرامە، نەیانەوێرە، هەر ئەیانوت ئەمەمان پێ باش نییە. من زۆر جارە چمە خزمەتی مەسەلەن هەندێک کتێب وەکو بۆ نمونە کتێبی ئەلئوم ئیمامی شافعی، زۆر عەجایب تێ ئیمامی شافعی زۆر مەسائل هەیە ناڵێ ئەمە سونەتە، ئەمە فەرزە، ناڵێ ئەڵێ من وا ئەزانم ئەمە، حتا جاری وایە شتەکەم مەیلە و فەرزە، ئەڵێ من وە باشی ئەزانم، ئەڵێ من وە باشی ئەزانم، بۆی نەیکاتە ملخوا. دوایی ئەگەر وا دەرنەچوو ئەڵێن شافعی غەڵەتی کردوتەوە، بەس ئەگەر تۆ بڵێ خوا یان بڵێ سونەتە یا فەرزە، دوایی بەناوی خواوە باسەکرێ، دوایی ئەڵێن خوا ڕاستی نەکرد نەعوذ بالله، ئەڵێن پێغەمبەر ڕاستی نەکرد نەعوذ بالله. جابێ زۆر ئاگامان لەو زمانەی خۆمان بێ بیکەنە خاتر خوا. من نصیحەتم بۆ گەنجەکانە ئاگاداری زمانتان بن، ئاگاداری زمانتان بن، خەڵک کافر مەکەن، خەڵک مبتەدیع مەکەن، لە خۆتانۆ کاکە ئەو ئیشانە ئیشی عولەمای گەورەیە، بەخوا عولەمای گەورەش نائێبێرن خۆیانی لێدەن، مەگەر عالمێک ئاگای لە زمانی خۆی ماخەر ئیسان دێ کەسێ بەداخەوە ڕیشیشی سپیە جاری وا هەیە،
هەندێک لە شریعەت ئەزانێ يعني لە مناڵێک لە گەنجێ خراوترە لا حول ولا قوة إلا بالله بەداخەوە ئەم عەقڵە بۆ ئینسان زۆر باشە عەقڵ بۆ ئینسان زۆر باشە بە تایبەتی عەقڵێک کە بترسێنێ لە دینەکەی خوا